خۆشەویستان هەندێک ئامۆژگاری تایبەت بەو کوڕانەی کە ئەیانوێ ئینشاءالله ژیانی هاوسەرگیری پێکەوە بنن هەندێک ئامۆژگاریان ئەکەم بەڵکو ئینشاءالله سوودی هەبێ و ببێتە دەستپێکێک بۆ کارەکان ئینشاءالله تعالى. بە پێوەرتان لە هەڵبژاردننی هاوسەری ژیانتان بریتی بێ لە دینداری و ڕەوش جوانی، چونکە ئەگەر ئەتەوێ بەختەوەر بی لە ژیانە با خێزانێکی دیندارت هەبێ کە حەق و مافەکانت بزانێ، پێش ئەوەی حەقی تۆش بزانێ حەقی خوا بزانێ، پاشان حەقی تۆ و ڕەوشت بەرز بێ، چونکە ئەو دوو مەرجە لە هەموو شتەکانی تر گرنگترن. ڕەسوڵ الله فەرمێ صلی الله عليه وسلم فەرمێ خەڵک ژن ئەهێنن لەبەر خاتری جوانی، لەبەر خاتری پلەپایە، لەبەر خاتری دەوڵەمەنی، لەبەر خاتری دینداری. جا ئەفەرمێت تۆ خاوەندینەکە هەڵبژێرە دەستت ئەچێ بە بەرەکەتە. بزانە خانمی تەواو بێکەم و کورت لە ژیانی دنیایە نییە. ئەگەر بە دوای کچێکی بێکەم و کورتی یا ئەگەڕێی کە یعنی هیچ کەم و کورتیەکی نەبێ، ئەوە دڵنیا بە لەم دنیاە دەست ناکەوێ. لە قیامەت ئەو لە بەهەشتا هەیە، بەڵام لەم دنیاە هیچ کەسێک کەم و کورت نییە، هەتا خۆتیش بێعیب نیت، بێ نوقسانی نیت. بۆیە بە دوای کەسێک بگەڕێ کەوا کەمترین نوقسانی هەبێ و لەگەڵ خۆتا بگونجێت و لەگەڵ تەبیعەتی تۆیە بگونجێت. ئەو کەسێک کە هەڵێ بژێری با پێگەی کۆمەڵایەتی، پێگەی زانستی لەگەڵ توە نزیک لە یەک بێ، یعنی نزیک لە یەک بێ. قەت کەسێک مەخوازە کە پلەی زانستی لە تۆ بەرزتر بێ یا پێگەی کۆمەڵایەتی لە تۆ بەرزتر بێ، با کەسێک بێ لە ئاستی خۆتا بێ. تەنانەت لەلایەنی جوانیشەوە تۆ سەیری خۆت بکە و با کەسەکە نزیک لە خۆت بێ. یعنی هەوڵمەدە بە دوای کەسێک بگەڕێ زۆر لە خۆت جوانتر بێ، بەڕاستی دوایی تووشی کێشە زۆر ئەبی. ئەمە طبعا لە تەجروبەوە من ئەم قسانە ئەکەم. دوای ئەوەی کە ژنت هێنا ئیتر کوڕ نیت، خۆحافیزی لە ژیانی کوڕایەتی بکە، تەواو ئیتر تو ئەبی بە پیاو و ئەبێ هەوڵ بدەی بە گوێرەی ئەو وەزعی ئەو قۆناغە تازەی کە تایە ئەژەی بە گوێرەی ئەوە هەڵسوکەوت بکەی. هەوڵ بدە بۆشایی دایک و باوک، بۆشایی برا و خوشک و خزم و کەسوکار بۆ خێزانەکەت پڕکەرەوە. ئەو خێزانە کۆمەڵێ خەڵکی بەجێڵاوە و هاتووە بۆ لای تۆ، هاتووە بۆتە هاوسەری تۆ، دایک، باوک، برا، خوشک، خزم و دۆست و کەسوکار. تۆ هەوڵ بدە ئەوەندە سۆز بە خێزانەکەت بە جێ ئەوانی بۆ بگریتەوە. هەوڵ بدە لەلایەنی دەرونیەوە، لەلایەنی سۆزداریەوە ڕۆچاوی حاڵی خێزانەکەت بکە. خێزانەکەت وەکو تەبیعەتی هەموو ئافرەتان ئەکەوێتە سوڕی مانگانەوە، لەوانەیە دووجان ببێ و بکەوێتە حاڵەتێکی ناتەندروستەوە. بۆیە ئاگات لە خۆت بێ، ئەبێ لەو حاڵەتانە ڕەچاوی وەزعی ئەو خێزانەتە بکەی. خوای تەعالی لە قورئانە و هەروەها پێغەمبەری خوای صلی الله علیه وسلم لە سنەتا ڕەچاویان کردووە. خوای تەعالی ڕەچاوی ئەو حاڵەتانەی کردووە، نوێژی لەسەر هەڵگرتووە لەسەر ئەو ئافرەتەی کە ئەکەوێتە سوڕی مانگانەوە، و هەروەها ڕۆژوشی لەسەر هەڵگرتووە، و ئافرەتی دووگیان خوای تەعالی ڕۆژووی لەسەر هەڵگرتووە هەتاوەکو مناڵەکەی ئەبێ. یعنی ئەم حاڵەتانە خوا ڕەچاوی کردووە، بۆیە تۆیش ئەبێ ڕەچاوی بکەی، چونکە وەزعی ئەو ناتەبیعیە و ئەبێت تۆ بەوە بزانی. هاوکاریکردنت بۆ خێزانەکەت لە کاروباری ماڵە زۆر گرنگە، بە تایبەت لەو حاڵەتە نائاسایانەی کە دێتە سەرتانە. میوانێکت دێ لە کووت و پڕە، یا میوانێکی زۆرت دێ، یا خێزانەکەت نەخۆشە، یان لە سوڕی مانگانەیە یا دووگیانە، ئەبێ مڕاعاتی بکەی. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هاوکاری خێزانەکانی کردووە، خۆی لە ماڵەوە کاروبارەکانی خۆی جێبەجێ کردووە و لە کاروباری تری ناوماڵیشە هاوکاری خێزانەکانی کردووە. سۆز و خۆشەویستی بۆ خێزانەکەت دەربڕە. ئافرەت تەبیعەتی وایە پێویستی بەوە هەیە بەردەوام تۆ سۆز و خۆشەویستی بۆ دەرببڕی. وەکو پیاو نییە یەک جاروتت خۆش نەوێ تەواو، بەڵکو دایم ئەوە ئەبێ دووبارەی کەیتەوە. حتا ڕەسوڵ الله فێرمانەکە ئێمە لە کاتی تریشە بۆ هەموو ئەو کەسانی کە خۆشمان ئەوێن پێیان بڵین کە خۆشتانمان ئەوێ. چجا ئەمە بۆ خێزانت و بۆ ماڵ و مناڵی خۆت. ململانێ و مشتومڕ لەگەڵ خێزانتان مەکە و هەوڵ بدە خۆت هەڵمە قورتێنە ناو کاروباری خانمانەوە. هەندێ شتێ تایبەتە هیچ ژنان زۆر خۆتیتی هەڵمە قورتێنە، بەڵکو کاروباری خۆیان تایبەتمەندیەکانی خۆیان بۆ خۆیان بێڵە، ئەوان خۆیان باشتری لێزانن. بۆیە زۆر مشتومڕی لەگەڵا مەکە. مافەکانی
بپارێزە و پێویستیەکانی ژیانی بۆ دابین بکە لە جلوبەرگ، لە خواردن، لە شوێنی نیشتەجێبوون بە پێی دارایی خۆت. باوەڕ ناکەم ئەو ژنەی کە شووی بە تۆ کردبێ داوای لەوە زیاترت لێ بکە. هەوڵ بدە تێیگەیەنە کە زروفی تۆ تایبەتە و نەوعێکە، بۆیە وەزعی دارایی خۆتی بۆ شەرح بکە و بە پێی دارایی خۆت قسووری لێ مەکە و ڕەزیلی لێ مەکە. باشترین کەس ئەو کەسەیە کە بۆ خێزان و ماڵ و مناڵەکەی خۆی باشە. کاتێک زانیت هەڵەت کردووە یەکسەر داوای لێبوردن بکە. عیب نییە ئینسان ئەگەر هەڵەی کرد بەرامبەر بە ژنەکەی یان بە هەر ئافرەتێکی تریش پێی بڵێ داوای لێبوردنەکەم. بەرامبەر بە دایکت هەڵەت کرد، بەرامبەر بە خوشکت هەڵەت کرد، بەرامبەر بە کچت هەڵەت کرد، زۆر احتیادیە بڵێ داوای لێبوردنەکەم، من هەڵە بووم. ئەوە واکە ئەویش داوای لێبوردن بکە لە کاتێکە کە هەڵاکە. کاتێک دیاری بکە لە هەفتەیە بێ، لە مانگانەیە بێ، بە پێی زروفی خۆت و وەزعی خۆتان کاتێک دیاری بکە لەگەڵ خێزانەکەتە دەرچۆ دەرەوە. لە دەرەوە هەوایەکی پاک هەڵمژن، یعنی بە کوردەکەی سەیران و گەشت و گوزاری پێ بکە، هەر سژنی مەکە لە ماڵە، چونکە ئافرەتیش وەکو هەر مرۆڤێکی تر ئێستا تۆ بەردەوام خۆت لە دەرەوەی لەوە چه زۆر هەستی پێ نەکەی، بەڵام خێزانەکەت زۆربەی کاتەکانی لە ماڵەوەیە، بۆیە پێویستی بە گۆڕینی جەو هەیە. لەبەرەوە دەریکە لە ماڵ و ئەو دەرچوونەش بکە بە فرسەتێک کە تایە یادگارەکان بۆ یەکتری باسکەن، یعنی بیکە بە فرسەتێک بۆ پتەوکردنی نێوانتان، مەی کەرەمایی ئەوەی کەوا لە یەک عاجز ببن پشت لە یەک بکەن. ئەنێ کەسێک کاتێ دەرەچێ لەگەڵ خێزانەکەی بۆ دەرەوە ئیتر تووڕەیە، ئیتر عەسەبیە، ئاگای لە خۆی نییە، لەوانەیە کاتی ئەگەڕێنەوە بیان تای خۆزگایە دەرنەچینەوە. سوپاسی خێزانەکەت کە کاتێک خێزانەکەت شتێکی چاکەکە، خواردنێکی خۆشەکە، میوان بەڕێخە، ڕێز لە دایک و باوک دەگرێ، شتێکی چاکەکە سوپاسی بکە. سوپاسکردنی خەڵکی سوپاسکردنی خوایە. ئیتر چجا ئەگەر سوپاسی خێزانەکەت بکەیت بەڕاستی زۆر گرنگە ئێمە بەرامبەر بە چاکەی کەسێک ئەگەر نەمانتوانی مقابل چاکەیەکی بەرامبەر بکەین هیچ نەمە سوپاسی بکەین. زۆر گرنگە سوپاسکردنی خێزانەکەت. لۆجیکیانە معاملە لەگەڵ خێزانەکەت بکە و بە شێوەیەکی ژیرانە هەڵ بدە بۆچوونەکانی خۆتی پێ بگەێنە، بە تووڕەینە لە سەرخۆیی، چونکە ئافرەت حەز دائیمەن حەزەکە بە نەرمونیانی لەگەڵ معاملە بکەیت. بۆیە هەوڵ بدە بە عاقڵانە و بە ژیرانە هەرچی ها لە مێشکتا، هەرچی لە دڵتایە پێ بگەێنە، پەیامەکانی خۆتی پێ بگەێنە، بەڵام بە عاقڵانە و بە ژیرانە. لە کاتی گونجاوە ئەگەر وتوێژێکتان هەیە، بابەتێکتان هەیە احتیمالێ سەرکێشێ بۆ مناقەشە، لە کاتی گونجاوە ئەو بابەتە لەگەڵ یا بکەرەوە، چونکە لە کاتێکە کە ئەو مەشغوڵی شتی ترە، لە کاتێکە ئەو ماندووە، لە کاتێکە ئەو حاڵەتی ناتەبیعیە مەسەلەن لە سووری مانگانەیە یان لە حاڵەتێکی دووژیانی و ناڕەحەتی و نەخۆشیایەت ئەو بابەتانە بکەیتەوە، لەوانەیە سەرکێشێ بۆ کێشە و ئاژاوە لە نێوانتانە. ڕێز لە جیاوازیەکانی یەکتری بگرن. ئافرەتە و تۆش پیاوی دوو تەبیعەتی جیاوازن. تۆ نابێ هەوڵ بدەی خێزانەکەت وەکو تۆ بێ لە هەموو شتێکە، مستحیلە ناکرێ ئەو شتە. بۆیە هەوڵ بدەن هەر یەکێ بە جیاوازیەکانی یەکتری ڕازی بن و بە یەکەوە، بەڵکو ئەو جیاوازیانە جاری وهەیە یەکتری تەواوەکە. ئەگەر بەوە ڕازی ببن هەوڵ بدەن بە یەکەوە خۆتان بگونجێنن، ئەوە زۆر زۆر گرنگە و تەبایی خۆشەویستیتان زیاتر ئەبێ. هەرگیز نهێنی خێزانیت لای هیچ کەسێ مەدرکێنە. ئەگەر کێشەیەک هەبوو لە بینی خۆت و خێزانەکەتە بە تەئکیدیش ئەبێ، چونکە مرۆڤ نییە، خۆ مەلایکە نییە. خوای تەعالی دروستمانی کردووە کێشە هەر ئەبێ، لە بین پێغەمبەر و خێزانەکان کێشە بووە. قەت کێشەی خۆت مەگەێنە دەرەوە، هەوڵ بدە خۆت لەگەڵ خێزانەکەتە حەلی بکە و قەناعەتیش بە خێزانەکەت کە کێشە ئەگەر هەبوو لە هەر حاڵەتێکە بێڵەتا وەکو تۆ هادە ئەبیتەوە یان ئەو هادە ئەبێتەوە، ئەوە بە یەکەوە چارەسەری بکەن. هەوڵ بدە ڕێز لە خزم و کەسوکاری خێزانەکەت بگرە، بە تایبەتی باوک و دایکی و برا و خوشکانی و خزمەکانی ڕێزیان لێ بگرە و بەڵام مەیڵە هیچ کەسێک تەدەخولی ژیانتان بکە، مەیڵە هیچ کەسێک تەدەخولی ژیانی خۆت و خێزانەکەت بکە و ئەمە ئەبێ بە ئیتیفاقیش بێ، ئەبێ خێزانەکەتیش قەناعەت پێ بکە ئەویش وا بێ. خێزانەکەت بەراورد مەکە بە هیچ ژنێکی تر، بە هیچ ژنێکی تر. خێزانەکەی تۆ تایبەتە و شخصیەتێکی تایبەتی خۆی هەیە، باسی هیچ کەسێکی لا مەکە، مەڵێ ئاخر ژنی فڵانەکەس وایە، ژنی فڵانەکەس وایە، ئاگات لە خۆت بێ. خێزانەکەت قەناعەت پێ بکە بەوەی کە بە پێی داراوی خۆتان ئەبێ مەصروفات بکەن، ئەگینا دوایی قەرزارە بن و ژیانتان تێک ئەچێ. والسلام عليكم ورحمة الله وبركاته.